سڵاتان لەبێ هاوڕێیان چۆنن؟ بە هیوام کە زۆر باش بن. ئەمڕۆ وەکو ئەبینن لەگەڵ هاوڕێ جوانەکانم هاتوین بۆ هەواری شار بۆ ئەوەی کە وەرزشی پاسکیل سواری تاقی بکەین و لەگەڵ مناڵەکانە سوود لەم وەرزشە ببین و پێکەوە گەشتەکەمان لێرە ئەنجام بین. ئەنجا هاوڕێ جوانەکانم ئێمە هاتوین بۆ هەواری شار وەکو ئەزانن لەبەر ئەوەی کە ئێرە شوێنێکیان تایبەت کردووە بۆ ئەوەی کە هەچ کەس هات لێرە ئەتوانێت پاسکیل وەربگرێت و پاسکیلەکانیش بەپێی تەمەنی مناڵەکان و هاوڕێکانم ئەتوانن پاسکیل وەربگرن و لێرە سوودمەند بن لە وەرزشی پاسکیل سواری. جا لێرە بە دوورن لەوەی کە ئۆتۆمبیل یاخود هەر شتێک کە زیانی هەبێ بۆمان لە کاتی پاسکیل لێخوڕینە مەترسی هەبێت بە دوورە بن لەوانە و ئەتوانن بە ئارەزوی خۆتان بەباشی پاسکیل لێ بخڕن و ئەگەر نەشزانن ئەتوان لێرە خۆتان فێر بکەن. جابا پاسکیلەکەم ڕابگرێم بەم شێوازە ئەتوانن پاسکیلەکانتان ڕابگرن وەرن لەگەڵ ما با بڕۆم لەگەڵ هاوڕێ جوانەکانم قسە بکەین. چۆنن؟ چەند باشن؟ دا، پێنج، شەش، دا. چۆنی؟ تۆ ناو چییە؟ تینە تۆ ئەو هاوڕێمان بووی کە لێرە پاسکیل لێ خوڕی وتە حەزەکەم بێمە ناو گەشتەکەتان؟ زۆر باشە. تینە لە پۆلی چەنی؟ هەستەکەم ئەم پاسکیلە خۆت هێناوتە بۆ ئێرە؟ تازە کڕیوتە؟ ئامانەت لێ نەکردوێتەوە هەستەکەم زۆر تازەیە. کەی کڕیوتە؟ ئەوە نابێ؟ دووسێ ڕۆژە؟ زۆر چاکەمە چیەتی هاتی؟ عینێکی براکەتە؟ زۆر جوانە. باشە تینە بۆچی ئەم پاسکیلت کڕیوە؟ بۆچی ئەم ڕەنت هەڵبژاردووە ئەم جۆرەت هەڵبژاردووە؟ من خۆم هەڵم نەبژێت. لەگەڵ خێزانەکە تا ڕۆشتی؟ بەڵێ. زۆر چاکە. ئەی ئەمە زانی سوودەکەی چی ئەم سەبەتەیە کە تایەتی؟ بەڵێ. ئەدی بزانم. ئەتوانی شتی تێکەی وەک یاری ئەتوانی شتی پێ هەڵگری. زۆر چاکە. ئەشتوانی ئیتر بەرە و بەهار و هاوی نەڕۆین ئەتوانی لەگەڵ خۆتا سەبەتەیەک ئەمە سەبەتەیە بەڵام سەبەتێکی بچکۆلەتر بکەیتە ناوی خواردنی تێ بکەیت و میوەی تێ بکەیت و بڕۆی بۆ گەشت و سەیرانکردن پێی باشە؟ زۆر جوانە پاسکیلەکە و پیرۆز دەبێ. ئەی ئەمە چییە؟ بەستم بە ئەمەش باسکەین. ئەمەیان چییە؟ جەرەسە. ئادی لێ بە؟ ئەو بۆ چ کاتێکە بێ بەکاری بێنی؟ کاتێ ئۆتۆمبیلە یا یەکێک هاتە بەردەمە بەو جەرەسە ئاگاداریەکەی تۆ ئەویش لە بەردەم تەراز. زۆر چاکە هەر بژیت کاتە پێویستە هەموو پاسکیلێک ئەم ئیشتۆپەی تیابێ ئەم جەڕەسەی تیابێ بۆی کە بەکاری بێنی لە کاتی پێویستیە وایە؟ هەر بژیت. با بێن بۆ لای تۆ هەموو جلەکان سوورە پاسکیلەکەشت پرتەقاڵیە زۆر جوانە. ناو چییە؟ سات؟ تۆ حەز لە ڕەنی سوورە؟ زۆر جوانە. ئەوە چی یاوتە لەسەرە؟ باشە پێم بڵێ تۆ کە هاتی بۆ ئێرە لەگەڵمانە سەرەتا هاتین پاسکیلەکانمان دیاری کرد بۆ ئەوەی کە بزانین چ جۆرە پاسکیلێک بۆ تەمەنی ئێمە گونجاوە. تۆ ئەم پاسکیلت هێنا لە قەبارەیە لەگەڵ خۆتا ئەگونجێت لەگەڵیشە دوو تایتری هەیە لە دواوە کەواتە 4 تایە. تۆ سەرەتا خۆت ڕائێنی بە 4 تایی دواتر وردە لایە بێ تایەکان؟ باشە لە ماڵەوە پاسکیل لێ خوڕی؟ لە ماڵەوە پاسکیل لێ ناخوڕی؟ ئەی حەزی لێ وەرزشی پاسکیل لێ خوڕین تاقی بکەیتەوە لەگەڵمانە ئەمڕۆ؟ زۆر باشە. هەر بژی دڵخۆشی؟ زۆر چاکە. چۆنی تۆ؟ باشم. ناو چییە؟ سانیا واتای چییە؟ مانای گوڵێکە لەسەر شاخ. سانیا گوڵەکەی ئەمڕۆمان. باشە پێم بڵێ تۆ پاسکیلەکە دووتاییە. باشە بۆچی وەکو ئەم هاوڕێمان چوارنیەوەی تۆ دووە؟ لەبەروی من ئێستا گەورەم و فێری دووتای بووم ئەو مەرحەلەم تێپەڕاندووە. هەر بژیت زۆر چاکە. باشە تۆ لە تەمەنی ئەمە کە بچووکتر بوویت باشە لە ئێستات 4 تایت لێ خوڕی یاخود هەر بەمە ڕاهاتبووی؟ 4 تایم لێ. باشە لێکیەوە مەشقتە کرد ڕاهێنانتە کرد؟ جاری وا بکەیەکێک فێری دووتای ئەبوو منیش ئەموت فێرم بکەن و ڕاهێنانمە کرد لە سەری بەم جار. زۆر باشە کەواتە خۆت ئارەزوود هەبووە کە فێر بیت ڕاهێنانیشی کردووە لەسەری و ئێستا توانی دووتایی لێ بخڕی. زۆر چاکە. باشە پێم بڵێ ڕۆژانە پاسکیل لێ خوڕی؟ پاسکیلت هەیە؟ باشە ڕۆژانە لێ خوڕی؟ ئەچیتە دەرەوە؟ ئەچیتە سەرجادە؟ سەرجادەنا لە قەراغەکانەوە. لەکوێ پاسکیلەکەت لێ خوڕی؟ جادەمان هەیە لە بەردەما بەڵام لای لە خوارەوەمان شوێنێکەیە کە جاتشتی پیان چۆم لە سایشتی پیان ناڕوە ئێمەژە چینە ئەوێ.
هەر بژیت کەواتە هاوڕێ جوانەکانم ئێوەش نابێت بڕۆنە سەر شەقامەکان پاسکیل لێ بخڕن وایە؟ هەر بژیت زۆر چاکە چۆنی؟ منیش باشم ئەگەر تۆ باشبی تۆ باشی؟ منیش زۆر باشم تۆ ناو چییە؟ لازیا لە پۆلی چەنی؟ سێ هەر بژیت لازیا تۆش پاسکیلەکە دووتایی هەستەکەم زۆر باشبی لە خوڕینی پاسکیلە وایە؟ لە کێ کۆ فێر بووی؟ وڵای تقریبی 2-3 ساڵە بێ 2-3 ساڵ ئەی کێ فێری کردی؟ وڵای ڕاهەنام لەسەر چۆن بڵێکی خزمێکمانە هات کە هاوڕێکی خۆت ئەهات پاسکیلەکەی دلێ خوڕی ئەی ئیستا خۆت پاسکیلە هەیە؟ ئیستا لەگەڵ خزم و هاوڕەکانتە بەیەکەوە پاسکیل لێ خوڕن؟ ئەچنە دەرەوە؟ زۆر چاکە ئەی پێشتر هاتووی بۆ ئێرە پاسکیل لێ بخڕی یاخود یەکەم جارتە؟ هاتوویت؟ لێ خوڕیوە؟ ئەی چێژ لێ بینیوە؟ چونکە شوێنی زۆر گەورە و باشی تایە بۆ لێ خوڕینی پاسکیل زۆر چاکە هەر بژیت دواتریش پێکەوە پاسکیل لێ خوڕین بۆ خۆمان گەشتێکەکەین باشە؟ تۆ خێرا یان خاوی لە لێ خوڕینی پاسکیلە؟ سەریعی هەر بژیت ئافرین دواتر پێشکەوتنەکەین باش؟ چۆنی؟ I'm good. What about you? What is that? Are you talking? Really? Yes, of course. سیریکە نەو هاوڕێمان بە ئینگلیزی قساکە. I'm from a basic school, but I learned it from YouTube. Really? Actually, I can speak English, but I think you are better than me. Okay, Really? first, Thank you. what's your name? My name is Hanasa. What about you? My name is Tawar. Do you know me? Yes, I have watched you on television. Really? Yes. Yay! I'm so excited. Okay, can you driving bicycle? Yes, I'm really good at it. I can do it fast. One of my friends teach me how to. I really thank you her for teaching me. Good. هاوڕێکانم ئەم هاوڕێ جوانەمان وتی من ناوم هەناسەیە منیش وتم ناوم تەوارە وتی ئەزانم تۆ ناسم سەری پرۆگرامەکان تەکەم و لەگەڵیشە باسی ئەوەی کرد کە پاسکیلەکەی هاوڕێیەکی فێری کردووە زۆر سپاسی هاوڕێکەشی کرد لێرەوە کە فێری پاسکیل لێخوڕێنی کردووە جا پێم خۆشە بیکەینەوە بە کوردی و زۆریشم پێ خۆش بکە لەگەڵ چا بە ئینگلیزی قسەمان کرد و زۆریشم پێ خۆشە و دڵخۆشم پێت کە بەو شێوازە ئەتوانی قسە بکەیت و گرنگی ئەی بە زمانی تریش هەر بژیت باشە پێم بڵێ هەناسە لە پۆلی چەند بوویت؟ من خۆم لە پۆلی چوارم لە پۆلی یەکەوە کە 5 ساڵ بووم دایکم بۆی لێیان ئیتر فێر بووم لێەوەی لەوە فێری زمانی ئینگلیزی بوویت؟ بەڵێ باشە تا چەندێک گرنگە هاوڕێکانی تریشت زمانی تر بزانن وڵای زۆر گرنگە بۆی هەرممان یەکشت بی ئەبێ هەرممان زمانێک بزانی هەر بژی زۆر چاکە ئەی لەگەڵ کوردیە چۆنی زمانی کوردی وەڵا باشم زۆریش لە کوردیا دەرەجەکانت باشە؟ ئەروڵا هەموو کاتن ئەنستۆیانەوە هەشت هەر بژیت زۆر چاکە ئافرین باشە پێم بڵێ گرنگی ئەی بە قوتابخانە و خوێندنەکەت زۆریش زۆر چاکە لەگەڵ ئەوەی کە ئێستا ئێمە ئەمڕۆ گەشتەکەمان باسی وەرزشی پاسکیل سواری ئەەکەین بەڵام ئەبێ گرنگیش بن بە خوێندنەکەتان و بە قوتابخانەکەتان باشە؟ باشە تۆ پێم بڵێ ڕۆژانە ئەڕۆی بۆ دەرەوە پاسکی لێ بخڕی؟ بە هاوینە ئەچم بانیان بەڵام بەشانە زستانیش ناتوان دێک مەڵە نەخۆشەکەویت زۆر چاکە ڕاست دەکات نابێ بە زستانە زۆر بچینە دەرەوە لە بەرەوەی ساردە و بارانە بارێ و بەفرە بارێ و خاستن بۆ لێخوڕینی پاسکیل زۆر تەڕەبین وایە؟ بەڵام لەگەڵ لێخوڕینی پاسکیلیشە ئەبێت گرنگی بێ بە خوێندنەکەت باش؟ ئەزانم بەڵێ باش هەر بژی زۆر چاکە با بڕۆم بۆ لای هاوڕێکی ترمان چۆنی؟ باش ناو چییە؟ با من ئاوا دابنیشم بۆی کە بە جوانی بوو بینم چامە پاسکیلەکەت ڕسمی ئەمە چیەتیاتی؟ ئەم هاوڕێشمان ڕسمی کارتۆنێکی ترەتیایەتی زۆر جوانن ئەوەش کارتۆنێکە بینی و مازانیت زۆر جوانە سوور و ڕەش و شین و سپی و پەمەی تۆ حەزی لە چ ڕەنە؟ پەمەیی؟ بۆچی حەزی لە ڕەنگی پەمەیە؟ باشە پێنج شتم پێ بڵێ کە ڕەنگیان پەمەیی بێ گوڵ پاسکیل جلوبەرێک جلەکەی من بۆی نینۆک بۆی ماجیک هەر بژیت ئەم هاوڕێشمان هەناسەش ئەوە شەش زۆر چاکە
پێم بڵێ تۆ چۆنی لەگەڵ لێخوڕینی پاسکیلە؟ زۆر بەلامە خۆش. زۆر بەلاتەوە خۆشە. ئەی سوود ێزانی سوودەکەی کە چییە بۆ جەستەمان؟ لەبەرکە زۆر زۆر باشە. زۆر زۆر باشە. چیمان لێکە؟ هێزمان هاتێ. جەستەمان بەهێزەکە. زۆر باشە، ڕاهێنانێکی زۆر زۆر باشە. کاتە پێم خۆشەکە هەمووتان بەو شێوازە ئەتوانن پاسکی لێ بخڕن و ڕۆژانە ڕاهێنانی لەسەرەکەن. بەردەوام بن باش؟ هەر بژیت. چۆنی؟ باشە. ناو چییە تۆ؟ سافین. ساڤین هەتاوەکەی بە خۆتەوایە؟ پێم بڵێ تۆ حەزت لە هەتاوە یان باران؟ هەتاو؟ بۆچی؟ بۆی کە بڕێتە دەرەوە بۆ خۆت بگەڕیت چی یاری بکەیت؟ زۆر باشە. باشە ساڤین، تۆ پاسکیلەکەت سوورەوە کۆم هاوڕێمانەزانی؟ هەردووکتان لێکە؟ بەس ئەمەی ئەم دووتاییە ئەوەی تۆ چوارە. سیانە؟ چوارە. ئەزانی لە پێشە بۆ ئەوی کە بە باشی فێر ببیت و نەکەویت چوارتایی ئەتوانی لێ بخوڕی. دواتر کە زۆر باش بووی ئەتوانی تایەکیان لێکی تۆ ببێ بەسێ. دواتر ئەبێ بە دوو. دواتر بێ بە یەک. دواتر لەوێ بە هیچ. وایە؟ هەروی بە دوو وایە؟ زۆر چاکە. پێم بڵێ تۆ چۆنی لەگەڵ پاسکی لێ خوڕینە؟ زۆر باشە. زۆر باشی؟ چەندەی بەخۆ؟ زۆر باشە. هەر زۆر باشی بەخۆ؟ زۆر. هەر بژیت. تۆ ئەزانی سوودێکی پاسکی لێ خوڕین چییە؟ هێزمانەیە. هێزمانەیەتێ هەر بژیت. باشە تۆ هەست دەکەی کە پاسکی لێ خوڕی شانە بە قۆتە بە یان قاچە یان پشتە یان هەمووی؟ هەمووی. هەمووی؟ هەر بژیت. زۆر چاکە. ئافرین. چۆنی؟ باشە سپاس. ناو چییە؟ ساڤە. ساڤە لە پۆلی چەنی؟ 5. هەستەکەم تۆم بینیوە ساڤە. بەڵێ. لەکوێ؟ جارێکیان بەشداریم کرد لە کەناڵی کورسات. بەڕاستە؟ بەڵێ. لە کام بەرنامەیەمان؟ لە بەرنامەی ئەوەی باسی تەکنەلۆجیا ئەو شتانی. ئاها باشە پێم بڵێ سوودی لێ وەرگێر؟ بەڵێ زۆر. زۆر چاکە. ئەتوانی یەک سوودمان پێ بڵێ؟ سوودی یەکەمی کە ئەتوانی ئەو شتانی کە وەرە نەگرتووە لە پێشوە لەناو ئەوە وەریگریت و ئەو شتانی کە حەزمان لێ بیبینین ناتوانین خۆمان بچین بە ڕاستی ببینین ئەتوانین لەناو موبایلی شەر ببینین. زۆر چاکە. با بۆ هاوڕەکانیشم بڵێم کە ئەم بەرنمەیەکە ئەم هاوڕێ جوانەمان باسی کرد باسی ئەوەمانە کرد کە تەکنەلۆجیا سوودیشی هەیە بۆ هاوڕێکانم لە ڕێگەی ئەوەی کە یوتیوبی مناڵان هەیە یەکێک لە یوتیوبەکان کورسات کیتسە کە ئەتوانن بینەری ماوەی مناڵان بن و بینەری بەرنامە جوانەکانی کورسات بن و لێوەشەوە ئەتوانن فێری ئەلفوبێ و چەندین زانیاری باش بن گەشتەکانیشمان ببینن. باشە پێم بڵێ کاتێک پاسکی لێ خوڕیت ئەبێ ئاو بخۆیت؟ زۆر نا. بۆچی؟ بە پێ پێویست لەبەرەوەی زیاتر تونی تەبێت تونیەکە و بەڕادەیەکی زۆر ئەبێت. ڕاستەکەی کەواتە کاتێک وەستایت باشترێکە ئاوەکەش بخۆی نەک کاتێک کە لێشیە خوڕی وایە هەنێک باسکیلیشەیە کە شوێنی تێکردنی دەبەی ئاوەکەی هەیە لەم قەراغانەیان لە پێشەوە ئەمانی ئێوە نیەتی. باشە پێم بڵە لە ماڵ هاتە پاسکیل؟ بەڵێ. چ ڕەنە؟ وەڵا پەمەیە بەڵام زیاتر ڕەنگەکانی تێکەڵاوە. زۆر چاکە خۆ حەزی لە چڕەنە؟ ڕەش. ڕەش؟ بەڵێ. بۆچی ڕەش؟ چکە هەموو ڕەنگەکانی هەڵبژی؟ بەڵێ. زۆر چاکە هەر بژیت. چۆنی؟ ناو چییە؟ منسا. جلوبەرگەکانت زۆر جوانن. باشە پێم بڵێ ئەم جلوبەرگانە تایبەتن بە وەرزشی پاسکیل سواری وایە لەبەرەوەی جۆرەکەی وا دروستکراوە کە ئەتوانێت بکشێ لە بەرتاو زۆر ناڕەحەتی نەکا لە کاتی پاسکی لێ خوڕنا ئارەزووی خۆت پایدەر لێ بیت وایە؟ چۆن بۆ ئەم جلێت لەبەر کرد؟ ئەو زانی ڕێن بۆ پاسکیل؟ زۆر باشە. پێم بڵێ تۆ لەگەڵ پاسکی لێ خوڕی ناچۆنی؟ زۆر باشم. زۆر باشی وەکو تیشێرتەکەت کاڵێ ژمارە یەکم. تۆ ژمارەیەکی لە پاسکی لێ خوڕینە؟ هەر بژیت. منسە لەگەڵ ئەوەیە ئەزانی سوودێکی تری پاسکی لێ خوڕین کە ئەم هاوڕێنەمان هەنێک سوودیان پێوتین سوودێکی تری ئەوەیە کە سوڕی خوێنمان چالاکە کات وامان لێ ئەکا بە دوور بین لە زۆربەی نەخۆشیەکان. بۆیە زۆرم پێخۆشە کە بۆ شێوازە گرنگی ئێم بە پاسکی لێ خوڕین و ئارەزووتان هەیە بۆی. تۆش بەردەوام بە لەسەری باشە؟
تەنانەت بۆ قاچیش باشە لەبەرێکە قەسمان ئەجوڵێنێت. هەر بژیت باشە بەسەر هاتێکی خۆش هەیە یان ناخۆش لە کاتی پاسکی لێ خوڕینا بۆمان باسکەی زۆر خۆشە بۆی شتێکە بەسەر هاتۆ تا ئێستا نەخر. زیانە لەی شوێنێ نەگەیانوە جاری وایە کە ئەڕۆی لە پڕێکە ئەکەوی زیانە پێگا نەکەوتووی؟ بەڕاستە تایسە نەکەوتووی؟ بەس سۆڵام یەک جەر مناڵی کەوتم. هەر بێژیت زۆر چاکە ئافرین بەردەوام بە باشە چۆنی سەرکۆ سەرۆک وایە سەرۆک لە بەرنمەیەک هات بۆ لامان ئەمەش ئەبێ بە دووەم گەشت لەگەڵمانای زۆر دڵخۆشم تۆ دڵخۆشی بەرنمەکانمانە بینیت تۆ ئەزانی ماوەی مناڵان کاتژمێر چەند پەخشەکرێت؟ هەر بژیت زۆر چاکە حەزت لە چ بەرنمەیەکە زۆر گەشتەکانی زیتەڵا کە ئەڕوا بۆ گوندەکان یاخود ئەچێ بۆ قوتابخانەکانیان ئەلفوبێیان کارتۆنەکان یان گەشت و زانیاری کامیان گەشت و زانیاری بەڕاستە لەبەرەوەی کاتی لەگەڵمانە بۆ گەشتەکانمان چێژی لێوەرگرتووە باشە سەرۆک ئەزانی پاسکیل بە شێوازێک دروستکراوە کە ئەمە دەستکەکەیەتی ئەتوانی دەستی پێوە بگری ئەمەیان ئیستۆپە ئەمە تایەکەیەتی ئەمە بە شێوازی سێگۆشە دواتر پایدەرەکەی دواتر تایەکی تر دوانی تریشی پێوە ئەوەی تۆ چواری لێخڕی وایە زۆر باشە تۆ حەزی لە پاسکی لێخڕینە ئارەزوویەکەیت ئافرم هەر بژیت بەردەوام بە باشە زۆر چاکە با بڕۆم بۆ لایەم هاوڕێم عینەکیش کردەوە منیش بیکە وەستن لێکە چین ئەوی کاممان جوانترە ئەوەی تۆ جوانترە دەبڕی تۆ پڕە لە ڕنگ نەخێرەوەی تۆ جوانترە نەبەخواوەی تۆ جوانترە ئەوەی کاممان جوانترە ئەوەی ئەو منەڵەم ئەوەی ئەو باشە پێم بڵێ تۆ ناوت چییە؟ سیپان واتای چییە؟ چیا لەگەڵ دەرمان و بەپسی چیا و دەرمان و بپسی؟ بەڕاستە بۆ چی ئەو سیانە؟ نازانم سقاکێ باس منەکە وەگە من دەرمانی بەپسیم بەڕاستە کە کاتێک باسیەکەی کە من ناوەکەم لە واتای چیەوەتوی ئەڵێ من دەرمانی بپسیم؟ لەگەڵ چیاش بەس دەرمان چیاکە جوانە دەرمانەکەش باشە بەس بپسی باشە بیخۆین؟ نابێت وایە؟ تۆ حەزت لە بپسیە؟ نابێت بیخۆیت هەر بژیت هەر غازیەکان ئانی کە ئەی خۆین نابێت زۆر بیان خۆین چکە زیانیان ئەبێ بۆمان باشە پێم بڵێ پاسکیلەکەی تۆ زۆر جوانە ئەزانی لە ڕەنگی چاویت کە کەشتە ڕێکە خستووە دەستکەکەشی پرتەقاڵیەوە وەکۆی تۆ تۆزێک شینیشی تیا وەکو ڕەنگی کابۆکە و چۆن بوو ئەمە تێنا خۆت حەزت لێ بوو؟ تۆ حەزت لە ڕەنگی زۆرە؟ حەزت لە پەلکە زێڕینەیە؟ ئەزانی تیشێرتەکەی سەرۆکیش وەکو پەلکە زێڕینەوەیە؟ ئەوەی تۆش ڕەنگی زۆر تایە تۆ لە پۆلی چەنی؟ پەلیەکی با بەڕاستە لێکی با؟ باشە بۆ چیتە با بۆ نەچیتە جیم ئەلف جیاوازی نییە منی خستووە بە ناو باکە ڕاستەکەی بەس جیاوازیشی نییە زانی بۆ کاتەوتم زانم ئەزانی کە جیاوازی هیچ نییە تۆ ئەمڕۆ دڵخۆشی لەگەڵمانەکە هاتوویت و لە گەشتەکەمانە پاسکی لێخڕی؟ هەر بژیت با بڕۆم لەگەڵ ئەم هاوڕێیانی کەشمان قسە بکەم دواتر پێکەوە پاسکی لێخڕین باشە؟ خۆت ئامادەکە پاسکیلەکەت گەرمکە چۆنی؟ تۆ ناو چییە؟ ڕۆژ واتە هەتاو واتە ئێستا کە تۆ ڕۆژەکەت لەسرە ڕۆژ پێم بڵێ حەزت لە ڕۆژە؟ حەزت لە ڕۆژیان لە شەوە؟ بۆچی؟ خۆشترە باشە ڕووناکترە حەزت لە ڕووناکیە ئەی پێم بڵێ تۆ لە ڕۆژەکە تا چیەکەی ڕۆژانە؟ ڕۆم بۆ مەکتەب ساعیەکە ئەمە دووشت؟ ئەنجانانە خۆی نانی بەیانی ئەخۆم دەبودانم ئەشۆم هەر بژیت ئاوەکەمە چاومە ئاوکی بە چاویشتە باش پێم بڵێ ئاوکی بەس بە چاوتەیان بەدەم و چاوتە بەدەم و چاوە ئەی دانت چۆنە شۆی؟ دانەکان بە فوکسا ئەشۆم ئەڵحەمد هەر بژیت کرێمەکەشی بەکارێنی معجونی دانەکە هەر بژیت باشە پێم بڵێ ئەزانی سوودێکی تری پاسکیلمان بۆ باسکەیت؟ وەرزشە بوو هەموو گیانم بۆی باشتر
هەر بژیت بۆ ئەوەی کە باشتر و بەهێزتر بی دواتر تیشکی ڕۆژەکان بە قووەتر بن وایە؟ ئەجا بەرگری لەشیشمان بەهێزەکە وامان لەیەکە کە بە دوور بین لە نەخۆشی کاتە پاسکی لێ بخڕە باشە؟ تۆ ڕۆژانە پاسکی لێ خوڕی؟ هەر بژیت هاوڕێت هەیە لێرە کە پێشتر ناسی بێت دیان لێرە ئێستا هاوڕێت ناسیوە ئەم لەگەڵ ما بۆ لە دەورە بەڕاستە؟ ساڤینیش خستمە ساڤینیش خزمتە کامە بوو ساوی تۆ بۆی چۆنی خزمەکەی ڕۆژ تۆش ساڤین و ساڤۆ خوشکتن خوشک و برامان زۆر زۆرە هەمومان پێکەوە هاوڕێن زۆر باشە با بڕۆم بۆ لای هاوڕێکی ترمان چۆنی ناو چییە؟ گیانە گیانە؟ گیانە چۆنی؟ گیانە لە پۆلی چەنی؟ لە سێیت هەر بژیت سەرکەوتوبی خۆشە قوتابخانە؟ حەزت لە پۆلی دوو بوو یان لە پۆلی سێکە ئێستا لە پۆلی سێ؟ حەز لە پۆلی چواری یان سێ حەزت لە پۆلی چوار و سێیە؟ زۆر چاکە هەر بژیت بۆچی حەز لە پۆلی چوارە؟ ئەخە لە بەرەوەی گەورەترە بیت ئەها پێت خۆشەکە گەورەتر بی زۆر چاکە کەواتە بەباشی بخوێنە بۆ ئەوەی لە وانەکانتە نمرەی باش بەدەست بێنیت و بگەیت بە پۆلێکی تر باشە؟ هەر بژیت پێم بڵێ ئەمە چییە لە شانتە؟ وەڵامە جانتاکەمە جانتاکەتە چیت یایە؟ وەڵا بزانەکەمی تایە ئاو پێ نییە؟ نەئاو پێ نییە تینو نابێمڕۆ؟ جوانە جیزدانەکەشە هەر بژیت پاسکیلەکەشە زۆر جوانە ئەو چڕانە مۆرە؟ پەمەی و مۆرە تۆ حەزی لە چڕانە؟ پەمەی مۆر هەردووکیان بەڕاستە کاتە بە ئارەزووی خۆت هێنا لێرە لە هەواری شار کە داخڵی ئەم شوێنابی پڕە لە پاسکیل ئەتوانن وەکو ئەم هاوڕێ جوانانەمان پاسکیلەکان بە قەبارە و ئارەزووی ڕەنگی خۆتان بیهێن و دواتر زۆر بە دڵخۆشی لەم ساحە جوانە ئەتوانن ڕۆژە لە هەواری شار بم هەموو جارێتم بۆ ئەم پاسکیلان بەڕاستە زۆر کادییت بۆچی بوو کەوتی؟ ئەوە بۆچی کەوتی؟ ئەبێ ئیستۆپ بگری باشە بۆی کە نەکەوی هەر بژیت کامە ئیستۆپە؟ ئەمەیانە ئەو دوانەیە ئاوای لێکەی ئەوەستێت چۆنی؟ چۆن ئاوە قاچی داناوە؟ ئەو چییە دانیشتووی کردوتە بە کورسی؟ پێم بڵێ ناو چییە؟ ئایا لە پۆلی چەنی؟ سێ هەر بژیت ئایا تۆ حەزی لە ڕەنگی سوورە وایە؟ حەزی لە هەموو ڕەنگێکە؟ بەڵام ئەمڕۆ هەموو شتەکانە سوورن ئایا پێم بڵێ لە پۆلی چەنی؟ سێ ئایا سێری و هاوڕێمان کە کە بچکۆلە و جوانە چۆنی؟ سێریکەن ئەو هاوڕێمان لەو تەمەنە بچووکەیە ئەتوانێت پاسکی لێ بخڕێت و سوودمەند بێت لە لێخۆڕینی پاسکیت کەواتە بۆ ئەو تەمەنەش پاسکیلمان هەیە کە ئەتوانن لێرە لێ بخڕن و سوودمەند بدلێت تۆش لەو تەمەنیا پاسکی لێ خوڕی؟ بەڕاستە؟ هەر بژیت باشە با پرسیارەکەم ئەوە بێ ئەزانم ئەشزانی چونکە لە ناو پاسەکەیە کە هاتین بۆ ئێرە لە گەشتەکەمان بۆ باس کردم وتم من ئەزانم کە کێ یەکەم کەس پاسکیلی دۆستیوەتەوە وایە؟ عادی بۆمان باس کە بە ئەمانیش بزانم یەکەم کەس کە پاسکیلی دروست کرد ناوی کارل بوو پاسکیلەکە لە پاسکی لە ئەڵمانیا دروست کراوە پاسکی لە ساڵی 1985 دروست کراوە هەر بژیت زۆر باشە ئافەری ئەی تۆ ئەزانی شکڵی چۆنایی بۆ کاتە؟ لە پێشە زۆر بەرز بووە دواتر نەیانتوانیوە بچووکیان کردوەوە تای دواوە دواتریش کە تای دواویان زۆر بچوو کردوەوە پێشەوە زۆر گەورە بوو هەر تۆزێ ناڕەحەت بوون بۆیە کردویانە بە قەبارەی ئێستا وردە گۆڕانکاری بەسەر هاتووە باشە؟ زۆر چاکە بڵێن چی هاوڕێکانم هاوڕێکم بینی زۆر بچکۆلە بوو لێرە پاسکیلی لێخڕی جا حەزەکەم بڕۆم قسەی لەگەڵکەم وەرن لەگەڵما وەساویشە چۆنی ناو چییە؟ ناو چییە؟ هانۆ پاسکیلەکە و زۆر جوانە ئەوە چیە؟ گۆرانیشی پێوەیە ئەم پاسکیلە ئەتوانێت گۆرانی لێبە ئەوە چۆن بوو دەستنا بەمەیە؟ تۆ گۆرانی ئەزانی؟ هەر بژیت
زۆرم پێخۆشە کە لەم تەمەنەیە ئەتوانی پاسکی لێ بخڕی. هاوڕێکانم سێرکەن چەند جوانە لەم تەمەنە بچووکەیە ئەتوانێت پاسکی لێ بخڕێت و هاتووە بۆ ئێرە بۆ ئەوەی کە سوودمەند بێ لێرە لە پاسکی لێ خوڕین. اینجا لەم تەمەنەیە ئەتوانن پاسکی لێ بخڕن هەتا تۆزێ گەورەترە بن. ئەنجا دواتر کە تۆزە گەورەتر بوون ئەتوانن سوودمەند بن لەم قەبارەیە کە بە شێوازێک دروستکراوە هیچ زیانێکیشتان پێ ناگات لەبەر ئەوەی کە لە مادەی پلاستیکە وەکو پاسکیلەکانی تر نییە کە بکەوە یاخود گەورە بێ زیانتان پێ بگات و شوێنێکیش بێ کە گشتی بێت. ئێرە شوێنێکە کە ئۆتۆمبیلی پیان ناڕوە بۆیە ئەتوانن لێرە ئەتوانن سوودمەند بن لە لێخۆڕینی پاسکیل. بیریشم نەچێ لەبەر ئەوەی کە ئێرە شوێنێکی گشتیە پێویستە دواتر دەستەکانتان زۆر بە جوانی بشۆن و تەقیمی بکەن بۆ ئەوەی کە پاک بێت لە بەکتریاکان. جا پێم خۆشە دەستکەین بەوەی کە گەشتەکەمان پاسکیل لێ بخڕین. ئامادەن؟ گوێم لێتان نییە. ئامادەن؟ زۆر چاکە با دەست پێ بکەین. هاوڕێ جوانەکانم گەشتی ئەمڕۆمان کۆتایی هات بەڵام گەشتێک بوو پڕ بوو لە خۆشی و لە چێژوەرگرتن لە وەرزشی پاسکیل سواری. وەکو ئەزانن وەرزشی پاسکیل سواری سوودێکی زۆری هەیە وەکو کە باسمان کرد و لەگەڵیشە ئەتوانن ئێوە ڕۆژانە سوود لەم وەرزشە وەربگرن و لەگەڵ هاوڕێکان و خێزانەکانتان ئەم وەرزشە تاقیکەنەوە. و گەشتی ئەمڕۆمان کۆتایی هات و زۆر سپاس بۆ مناڵپارێزیش کە چەنگۆڤارێکی زۆر سوودبەخشی یاوە بە هاوڕێکانم و ئێستا من ئەیان نەبێ. تا گەشتێکی تریش بەخواتان سپێرم. خواتان لەگەڵ.